و دڵنیا بن بە خوێندنەوە ئەتوانی فێری زمان بێ، ئەتوانی فێری عیلم بێ، ئەتوانی لە ئایندا بڕۆی شەهادی بەرز بەدەست بێنی، بە خوێندنەوەی ئەتوانی ببی بە نووسەر، بە خوێندنەوەی ئەتوانی ببی بە کەسێکی ڕۆشنبیر، بە خوێندنەوەی ئەتوانی ژیانی خۆت ڕێک خەیتەوە. خوێندنەوە شتێ نییە بڵێ من ئەمە بکەم یا ئەوە بکەم. تۆ سەرۆکی وڵاتیش بی، اینجا زەرورە زۆر بخوێنیتەوە. یعنی ئیخۆ لە سەرۆکی وڵاتێک ئەرکی زیاتری نییە. تۆ باس لە سەرۆکی وڵاتی ئێمە مەکەن، یابان بێنە پێش چاوی خۆت، ئەڵمانیا، ئەمریکا بێنە پێش چاوی خۆت، کەنەدا بێنە پێش چاوی خۆت. وڵات بێ سەرۆکەکەی هەبێ بخوێن. باشە سەرۆکی وڵاتێ بۆ هەموو مەسئولیەتەوە ئەبێ زۆر بخوێنێتەوە. ئەی قوتابیەک، فێرخوازێک، ئەی مامۆستایەک، مامۆستایەکی ئاینی، پزیشکێک، هەر خۆتان وەرن گوێ بگرن لە خەڵک، بزانن جیاوازی هەیە لە نێوان ئەوانی کە خوێن لەگەڵ ئەوەی ناخوێنەوە. یعنی هەر خۆتان وەرن تەماشای میلەتان بکەن. تۆ کە باسی وڵاتی پێشکەوتووەکەن، یەکسەر ئەمریکا، کەنەدا، ئەڵمانیا، سویسرا، یابان هێتە پێش چاوت. دەی تۆ وەرە تەسەووری بکە لە یابان هەرچی کتێبە بیسووتێنین، بڵێن کاتە کتێب مەخوێننەوە. ئایا 10 ساڵی کە ئەم یابانە وەکو ئێستا یەکێکە بێ لە وڵاتە پێشکەوتووەکان؟ ئەی باشە بۆ نایەن مقارنەی خۆمان بکەین. ڕاستە خۆمان کۆمەلگایەکین، بەڵام یەکجار ئەوەنەش دواکەوتوین لە چاو کۆمەلگا. وەرە با خۆمان مقارنە بکەین بە ئەو وڵاتانەی ئەفریق. بزانە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بەوە هەیە پارەمان هەیە، سیارە و مۆبایلمان هەیە، پەیوەندی بەوە هەیە کە چی ئەزانین. ئەوەشی ناخوێنێتەوە، ئەگەر ئەزانێ دڵنیا من لەو کەسەوە دەستی کەوتۆ کە خوێندوێتەوە. ئەوە زۆر گرنگە، یعنی بیر لێ بکەنەوە. ئەوەی لە وڵاتی ئێمە ناخوێنێتەوە بەڵام سەقافەتی شێوشتی ژەزانێ، ئەو تۆزە سەقافەت و عیلمەی لەکوێ هێناوە؟ دڵنیا بن لەوانەوە هێناوێتی کە ئەوانە خوێن. ئیتر لەوە چێ کابراسی تەلەڤیزیۆنی کردبێ، سەیری فەیسبووکی کردبێ، سەیری یوتیوبی کردبێ، ئیلا خۆی ئەگەر سەقافەتێکی بەدەستێ نابێ، ئیلا لەوانەوە بەدەستی هێناوە کە خوێندویان. بۆ تۆ نەبی بە خوێنەرەکە. و دڵنیا بن خەڵکی موسەقەفمان نییە نەخوێنێتەوە. یعنی کە تۆ ئەڵی ڕۆشنبیر نیمانەشتیوە، هیچ کەسێک نییە لەم سەر زەیان نەخوێنێتەوە ڕۆشنبیر. یعنی چۆن؟ ڕۆشنبیر کەسێکە کە زۆرتری معریفەی هەیە و ئاگادار. ئیتر خۆ بەلایەنی کەمەوە ئەمە ئەگەر کەمترین شت بێ لەناو هەموو پێناسەکانی ڕۆشنبیرە حتمەن هەبوونی هەیە کە ئەبێ کەسەکە ئاستی شارەزایی و ئاگایی هەبێت. دی کەسێ نەخوێنێتەوە هیچ ئاستێکی شارەزایی و ئاگایی نییە، ئەوشی بەدەستی هێنابێت بە دەسە 2 دەسە 3 لە مولەوە بیستوێتی.